هەر یەک لە ئۆراسیۆ یۆرینس و تۆم دی دۆلۆدۆت بە فرین بە گلایدەر قەشەنگترین و سەرکێشترین فرینیان تۆمار کرد و بوونە یەکەم فڕۆکەوان بتوانن بە گلایدەرەکانیان بەسەر چیای ناوداری ناساو بە کەیتودا بفرن و بگەنە بەرزی پتل لە 7 کیلۆمەتر و نیو. I guess the best memories we take from this trip. پێم وایە باشترین یادگاری کە لەم گەشتە بەدەستی دێنین ئەو دیمەنانن کە بۆ هەتاتایە لە هیزرمدا دەمێننەوە. وەک دەزانین ئەوە بۆ یەکەم جار بوو کەسانێک بگەنە ئەو ناوچەیە لە نزیک چیای کەیدو بفرێت. هەروەها ئەوە بۆ یەکەم جار بوو کە فرینەکە تۆمار بکرێت. هەر بۆیە گرتەی ڤیدیۆیی ناوازەمان لێدەست دەکەوێت. هەر یەک لە ئۆراسیۆ یۆرینس و تۆم دیدۆرلۆدۆت ماوەی 4 هەفتەیان لە چیای بەستەڵەک لە زنجیرە چیاکانی کاراکۆرەم بەسەر برد و چەند سەد کیلۆمەترێک فرین بۆ ئەوەی چیای کەیتو کە دووەم بەرزترین چیایە لە جیهاندا ببەزێنن. The biggest challenge probably was to fight against ڕەنگە گەورەترین ئاستەنگ فرین بوو بێت لە دۆخێکی هێجگار ساردا. لە ئاسمان هەندێک جار پلەی گەرما دەگەیشتە 30 پلەی ژێر 0% جا هەر بۆیە فرین بە گلایدەر بەو بەرزیە لە ئاسماندا لە ڕاستیدا سەختە. هەروە فرین بەسەر ئەو چیا بەستەڵەکانەدا ئەوەی ناتوانانی تیایدا بە سەلامەتی بنیشیتەوە و یان بفرێت کارێکی دژوارە. Every time I see the images and I هەموو جارێک کە تەماشای ئەو وێنانە دەکەم و ئەم گەشتم بیر دەکەوێتەوە ئەم دیمەنەم دێتەوە یاد. یەکێک لە گەورەترین یاداوەریەکان ئەوە بوو کاتێک باڵندەیەکمان لە بەرزای 7000 متر بەدی کرد ئەوە بەلامانەوە ئەو پەڕی سەرنجڕاکێش بوو. ئەو بوو کە باڵندەیەک لەو بەرزایە ببینین و پێکەوە بفڕین. بۆ تۆم دیدۆرلۆدۆت ئەم گەشتە پڕ سەرکێشیە بریتی بوو لە چێژبینینی لە دیمەنی ئەو زنجیرە چیە دڵڕفێنانە. سمکۆ عەزیز، دەنگی ئەمریکا.